هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەست لە ملانەی کۆمەڵێک قەیرانی سەخت بوون. ڕۆژە سەختەکانی ساڵ بەڕێ دەکەن، چ لە ڕووی کەش و هەوا و چ لە ڕووی نەبوونی خزمەتگوزاری و کەڵەکەبوونی قەیرانەکانەوە. ڕۆژ بە ڕۆژ لە بری چارەسەرکردنی قەیرانەکان قەیرانی نوێ سەرهەڵەدەن و قەیرانە کۆنەکانیش سەختترە بن لەسەر شانی هاوڵاتیان. سعات زیاد لێرە وەستاوم مانگە گژەبێ غاز هەر نەهاتوو بە کۆڵانە، بەس بەخێر بن بۆ سەری غاز، بۆ سەرەی نەوت، بۆ سەری ئاو ئۆکسیجین لە وڵاتی ئێمە ئەبێ سەرە بۆ هەمیان بگری. ئەوە ڕۆی جارێکی کە باسی بۆری غازکەی غازی هەماوزان بۆ ئەرمەنستان و پاکستانە ڕوات، بۆ وڵاتانی دەرەوە ڕوە زۆر بەداخەوە بۆ حکوومەتی کوردی. بەفر و سەرما و سۆڵەیەکی تون بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. ئەم گۆڕانکاریە لە کەش و هەوادا ئەگەر شتێکی سروشتی و پێویستیەکی سروشتی بێت و لە هەموو وڵاتان بە تاسەوە چاوەڕوانی دۆخێکی وەها بکرێت، ئەوا لە کوردستان لە پاڵ دڵخۆشی هاوڵاتیان بەهاتنی شەپۆلێکی لەو شێوەیەی بەفر و باران و سەرما و سۆڵەدا دەکەونە دۆخێکی سەختی ژیان و دنیایە قەیران ڕویان تێدەکات، یان قەیرانەکانی پێشوو سەختتر لە سەریان دەردەکەوێت. ئێستا کە ئەو شەپۆ لە سەرما و سۆڵەیە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە و پێشبینیەکانیش دەڵێن تا ماوەیەکی دیکە کاریگەریەکانی لەسەر هەرێمی کوردستان دەمێنێت، لە پاڵ ئەوەشدا قەیرانەکانی سوتەمەنی و کارەبا و ئاو و خزمەتگوزاریە سەرەتاییەکان دەستی خستۆتە گەردەنی هاوڵاتیانی هەرێم و خەریکە توانای بەرگەگرتنی قەیرانەکانیان نامێنێت. وێڕای قەیرانەکانی گرانی کاڵا و شمەکەکانی بازاڕ و پێویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان کە بە بیانووی گرانبوونی نرخی دۆلارەوە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا نرخی کاڵاکان بە شێوەیەک بەرز بۆتەوە. هەندێک کاڵا و پێویستی هاوڵاتیان بە ڕێژەی لە 100% زیاتر بەرز بۆتەوە و زیادکردنی بەردەوامی باج و ڕسوماتی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان لەلایەن حکوومەتی هەرێمەوە و کۆمەڵێک قەیرانی تریش زیاد بوون و بوونەتە سەرباری ژیانی سەختی هاوڵاتیان. ئێستا سەرەگرتنی هاوڵاتیان بۆ وەرگرتنی بوتڵێک غاز و چەند لیترێک بەنزین و دەبەیەک نەوتی سپی بۆتە سیمای هەرە دیاری تاکی کورد لە دوای 30 ساڵ حکومڕانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. ڕۆژ بە ڕۆژ و دوای چەند مانگێک قەیرانی نەبوونی غاز تەنگی بە هاوڵاتیان هەڵچنیوە و بەرپرسانی حکوومەتی هەرێمیش بێ باکانە هەر ڕۆژە و بیانویەک بۆ قەیرانەکە دەهێننەوە. وای لێ هاتووە هاوڵاتیان بۆ ماوەی چەند ڕۆژێک بوتڵێکی بەتاڵ لەگەڵ خۆیان و لە نێو سندوقی ئۆتۆمبیلەکانیان دەجێڕن بە هیوای ئەوەی لە شوێنێک بتوانن پڕی بکەنەوە. ئێستا دۆخەکە بە جۆرێکە کە دەستکەوتنی تەنها یەک بوتڵ غازی ماڵان واستە و تەکلیفکردن و پێدانی پارەی زیادەی پێویستە و هەرکەس بتوانێت بوتڵێک غازی بە ئاسانی دەست بکەوێت. وەک ئەوەیە دەستکەوتێکی گەورەی بەدەستێنابێت. قەیرانی غاز بە جۆرێک قوڵ بۆتەوە، بەشێک لە پەرلەمانتاران و بەرپرسانی حکوومەتی هێناوەتە سەرخەت و لێدوانی دژبەیەک لەسەر هۆکارەکانی دروستبوونی دەدەن و بەشێک لە چاودێران و هاوڵاتیانیش گومانی ئەوەیان هەیە هەوڵێک بێت بۆ گرانکردنی یەکجاری غاز و پێدانی بە چەند کۆمپانیایەکی نزیک لە بەرپرسەکان. لە سنووری پارێزگای سلێمانیە ئەبێ هیچ معمەلێکی تر نییە بازرگانی، هەموو معمەل ئەو 7.5 وتمان. لە هەرکوێ غازێکتان بینی 10,000 12 14 ئەوە بردننی غازی ماڵانە 7.5. ئەمە پێ ئەوتێ بردننی غازی حکومی گەندەڵی بە توجاری. لەلایەکی ترەوە بەردەوام نرخی بنزین بەسەر جەمجۆر و کوالێتیەکانیەوە لە بەرزبوونەوەی بەردەوامدان و لە ماوەی چەند مانگێکدا نرخەکانیان نزیکەی 2 هێندەی جارانی لێهاتووە و ناوبەناو حکوومەتی عێراق بڕێک بنزین بە نرخێکی هەرزانتر دەنێرێتە هەرێم و لە ژمارێک بنزینخانەی شارەکاندا بەش دەکرێت کە دەبێتە هۆی قەرەباڵغی و سەرەگرتنێکی زۆری شۆفێران و مانەوەی شەو تا بەیانی بەشێک لە شۆفێران تەنها لە پێنا وەرگرتنی چەند لیترێک بنزین بە نرخێکی گونجاو لەبەرەوەی بنزینی ئاسایی نرخەکەی ئێجگار زۆر بووە. کارەبا یەکێکی دیکە لە قەیرانە بەردەوامەکانی 30 ساڵی ڕابردووی خەڵکی هەرێمی کوردستان کە بۆتە بنێشتە خۆشەی سەرزاری هاوڵاتیان و لەگەڵ قەیرانەکە دەست و پەنجەیان نەرم کردووە و هێندەی چاویان لە کارەبای مۆلیدەیەکی ئەهلیە لە گەڕەکەکەی خۆیاندا، هێندە چاویان لەوە نییە کارەبای نیشتیمانی خزمەتی هاوڵاتیان بکات. نوکە پێتڤین کوردستانێت ڤی وەرزیدا 5500 هەتا 6000 مێگاواتن. طبعا ئەف خواستە یا زێدە بووی برێژەیەکە نەیا یا بەرچاو ئەوژی بۆچی چونکی دەمژمێرن هەبوونا کارەبێت کێم بوون لەوما وەختە ئەو 3 ساعتێت کارەبێ تێن ئێکسەر هاوڵاتی هەمی ئامیرت خواه
بکارتینیت وێڕایەوەی تا ئێستا هیچ کاتێک نەبووە قەیرانی کارەبا کۆتایی بێت و هاوڵاتیان ئاهێک بەبەریاندا بێتەوە بەردەوام و لە هەردوو وەرزی زستان و هاویندا پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان کێشەی گەورەی بۆ دروست دەبێت و هەم کات ژمێرەکانی پێدان و هەم ئەو بڕە مێگاواتەی کارەبا کە دەدرێت بە هاوڵاتیان کەم دەکرێتەوە و قەیرانێکی تر سەرباری قەیرانە بەردەوامەکان دەکات لە ئێستا و لەم کاتەدا کە پلەکانی گەرمە بە تەواوی دابەزیوە و سوتەمەنی وەک پێویست نەدراوە بە هاوڵاتیان و غاز و نەوتیش بوونەتە دوو گرفتی سەرەکی هاوڵاتیان کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی و بڕی ئەو کارەبایی دەدرێتە هاوڵاتیان بە جۆرێک کەم بۆتەوە کە هاوڵاتیان ناتوانن هیچ سوودێکی لێبین و ڕۆژانە کەمتر لە 5 کاتژمێر کارەبا دەدرێتە هاوڵاتیان کە ئەمە لە هیچ شوێنێکی دنیادا بوونی نییە کێشەی نەوتی سپی ماڵان و پێنەدانی لەلایەن حکوومەتەوە یەکێکی ترە لەو قەیرانانەی کە ساڵانێکە بەرەوکی هاوڵاتیانی هەرێمی گرتووە ساڵانە و لە پێش هاتنی وەرزی سەرما و سۆڵەدا هاوڵاتیان هاواریان لێ بەرز دەبێتەوە و حکوومەتیش بەڵێنی پێدانی بڕێکی باش لە نەوتی سپی دەداتە هاوڵاتیان ومن شخصيا دەچم خۆم لە هەموو ماڵێک لە گوندەکانی دوورترین گوند لە شاخ دەچمە ناو خانووەکە تەکید دەمم کە ئەو عائلەیە ئەو ماڵە حوسێکی خۆی وەرگرتووە مطمئن دەبم کە نەخۆش نابن لە زستانێ و مەجبور نەبن بڕۆن دار و بار و شتوای ببڕن ئەوە شتێکی قەتعیە چکە مەسەلەکە مەسئلەی مەبدەئیە و ئەخلاقیە ئەوە التیزامی حکومەتی هەرێمە بەڵام لەگەڵ هاتنی وەرزی زستان و تا کۆتایی هاتنی وەرزەکەش حکوومەت ناتوانێت ئەو بەڵێنەی خۆی بباتە سەر و بە شێوەیەکی زۆر سست و ناڕێک و پێک بڕێکی زۆر کەم نەوتی سپی دابەش دەکات بە سەرماڵاندا و هەموو جارێکیش بیانوی ئەوە دەهێنێتەوە کە حکوومەتی عێراق بەشە نەوتی هاوڵاتیان نانێرێت هاوڵاتیانیش ناچارە بن بۆ گەرمکردنەوەی ماڵ و منداڵیان پەنا ببەنە بەرکڕینی نەوتی بازرگانی و ئێستا بەهۆی گرانی نەوتی بازرگانی و خراپی دۆخی دارایی هاوڵاتیانەوە وای لێ هاتووە هاوڵاتیان بەدەبە و بە چەند لیترێکی دیاریکراو لە بەنزینخانەکان سەرە دەگرن و نەوت دەکڕن کە ئەمەش دەبێتە بارگرانێکی زۆر لەسەر هاوڵاتیان لە کاتێکدا کە بەهۆی هاتنی ئەو شەپۆ لە سەرمایەوە حکوومەتی عێراق بڕیاری داوە بڕە نەوتێکی زیادە بداتە هاوڵاتیەکانی هەرێمی کوردستان وەک بەشێک لە حکوومەتی عێراقی فیدراڵ خاوەنی بڕێکی زۆر یەدەگی نەوت و حوتەمین جوگرافیای جیهانیە لە سەرچاوەی غازی سروشتی و توانای بەرەمهێنانێکی زۆری کارەبایە ئەگەر ئەو توانایە بە شێوەیەکی ڕێک و پێک بەگەڕ بخرێت بەڵام هاوڵاتیەکانی وەک هاوڵاتی وڵاتێک دەژین کە هیچ سەرچاوەیەکی سروشتی تێدا نەبێت و توانای دەستەبەرکردنی هیچ کام لە سەرچاوەکانی وزە و کارەباشی نەبێت ئێستا هاوڵاتیان لە دۆخێکی سەختی پڕ قەیراندا ڕۆژە سەختەکانی ژیانیان بەڕێ دەکەن و زۆربەی کاتەکانیان لە سەرەگرتنی دەستکەوتنی پێداویستیەکانیاندا بەسەر دەبەن و حکوومەتیش بێ باکانە سەیری دیمەنەکان دەکات و بەردەوامیش بۆ خراپی دۆخی هاوڵاتیان پاساوی ئەوە دەهێنێتەوە کە حکوومەتی عێراق هاوکار و پشتیوانی هەوڵەکانی حکوومەتی هەرێم نییە.